دەریاچەی دوکان لە لێواری سەرڕێژبووندایە، بەڵام ئەم دیمەنە ئاوێکی قوڵ و ساردی شاردوێتەوە کە مەلەکردنتیایدا مەترسیەکی کوشندەیە. ئەم هاوڵاتیە کە لە منداڵیەوە لێرە بەلەمەوانە دەڵێت هێشتا بوێری ئەوەم نییە مەلە بکەم و لە ئاوەکەدا بپەڕمەوە، بەڵام گەشتیاری وا هەیە بێ بیرکردنەوە خۆی دەخاتە ئاوەکەوە. ئەم دەیان کەسی لە خنکان ڕزگار کردووە، بەڵام گەشتیاران گوێ بە هۆشداریەکانی نادەن. ئەگەم مەلەی نەزانن نەچنە ئاوەکەیەوە شوێنی قوڵ، بەڵام ئەگە بڕوە عقوبەی لەم نەخۆیەتی. سە لەو ڕۆژانەدا نەگە لێوە گەڕ بووم من چوون بە زۆرەقەی دەرمێنە ڕزگارت کرد. بڵێ جەرەقەی پێ نەبوو، هەر ئاوا چوو بوو، هەر ئەوا ڕۆی بوو. خۆی ئێسای وا هەیە لە خۆ ڕادەبینەسەم بخۆم کوڕی ئەم بەحرە مەلە ێزانم وەرە بڵێ ئەو دوو دەفە پارەت دەدەم بڕۆ ئەو بەری ناچم. بۆ ناچم؟ مردن ئەلێرەیە تۆ کە دەستێک وەسە کاچی وەس کەواتە غەڕق دەبی دەخن شوێ باە ئەوەندەی جێرمەوە بخۆم کە دەربازم بێ لەو خەڵکە کە ئەواتێ گاوک من نەگەم خوادەنە ناخن شوێ. زۆر خەڵکت بینیوە لێرە ئاوا خنکاوە و کەس نەیتوانێت چی بۆ بکە. ئەرە وەڵا زۆرم بینیوە، ئەرە وەڵا سا و ساڵی دانەیەکی کەرکوچی لەم قوڵای خوارە خنکە 5 ڕۆژەمە گەڕان هەتا دۆزیمانەوە زۆر کەس دەخن. ئێرە قوڵە حاجی چەند مەتر قوڵە؟ ئێرە تەقریبان 5 مەتر بە 6 مەتر دەبێت. 6 مەتر. باشە خەڵک وا ئەزانێ کە قوڵ نییە مەلاکە یان هەر ئەزانێ قوڵە و مەلەشەکە پیان دەڵێن ئێمە کە دێن ئەوە کە نەشارەمەتیانەکە زان ئەوە نەشارەزان و هاتوون پیانە کاکە ئێرە تەنکە ئەوەیە قوڵە کە مەلێ دەزانێ ئەوە کێشێنێ کە مەلەش نەزانێ مەچوو بەیان باس حالکارە کە مەلەش بزانێت کە هێندە دەڕووە ماندوو دێ کە ماندوو بوو ئیدی چی بەسەردێ یان دەبێت فریای کێویان بخۆی دەخن شوێ. بەشێک لە هاوڵاتیان بە پاساوی ئەوەی مەلەوان و شارەزای شوێنەکەن ڕێنماییەکان پشتگوێ دەخەن، بەڵام لە ڕاستیدا ئاو ئامانی نییە و تەنها ماندووبوونێک یان خلیسکانێک بەسە بۆ ئەوەی کار لە کار بترازێت. ئێمە لێرەدا مەلاکین ئاساییە و مەترسیشی نییە، ئێمە ناچینە ناو قوڵایەکە. تیدار نییە ئێرە مەلەکیاکەن وڵا قوڵایەکە مەترسیداری هەیە بەخزەنی زیکایە و وڵی قوڵ نییە ئەوەندە ئێستا دێ قوڵ نییە مەتر و شتێک تقریبا دەبێت بەس ناوەکە وڵا زۆر قوڵ ئەگەر مەلەی نازانی ناتوانێت بچی بۆ ناوەکە. ئەم ناڵانەت ئاگادارین یعنی مەترسیان لەسەر نییە فەخرێ مەلەکن ئێمە نزیکە نایڵێم دوورکەوێت چاوێ بێ دوو کەسی بەدوایە. باشە ئەگەر چاوێن لە خافڵکەن ئەی مەترسیان لەسەر نییە تەبعا مەترسی هەیە بەس ئێمە لە خافڵێ نابێت لەبەر من دوور ناکەم لێیە. باشە خەڵکێک دێن لێرە نەشارەزان دێن شەناو ئەوە بە بێعاقڵی خەڵک هەیە بێعاقڵی دڕێک دەچێتە ناوەکەی دەبێت شوێنەکەی بزانێ اینجا بچینەوە نیە ئەگەر مەلەی نازانی بۆ دەچینەوەی. ئێستا ماڵم لێرە تا تقریبا ماڵم 20 ساڵە ماڵم لە دوکان حتا ئێستا نەچووم ناوەکەی مەلەی دەزانم بەس بەتەنێ نایم منداڵان دەیهێنمەوە خۆ ناکرێت بەجێ بڵێن بڕوێنە. دەریاچەی دوکان و ڕووبارەکان هەمیشە مەترسیدارن. شارەزان هۆشداری دەدەن کە سڵنەکردنەوە لە پەیامە هۆشداریکەرەوەکان دوجار کارەساتی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت و گەشتەکان لە خۆشیەوە بۆ ناخۆشی پرسا و بە خنکان کۆتایی پێدەهێنێت. ڕامێر عوسمان کەناڵی پەیام، غەزای دوکان.